نامەوێت لێتان بشارینەوە ئێمە لە سەرەتایکردنەوەی لەقەکەمان تا ئێستا بەداخەوە چەندین پێشێلکاری ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە شارەکەمان و سنووری پارێزگا و دەسەڵاتی لەقی ئێمە بۆتەوە کە ئەمەش مایەی دڵگرانی ئێمەیە بە تایبەت لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکانی ئەم دوایانەی شاری هەڵەبجە کە لەم خۆپیشاندانەدا زیاتر چینی ڕۆژنامەنووسان چینێکن زۆر زەرەر و زیانیان بەرکەوتووە و ئێمەش وەکو سندیکا و وەکو لەقی سندیکا ڕۆژنامەنووسان تا ئێستا 5 سکاڵای ئەو ڕۆژنامەنووسانەمان تۆمار کردووە کە ڕوبەڕووی هێرش و پەلامار بوونەتەوە و هەندێکیشیان کامێرەکانیان دەستیان بەسەر گیراوە و حاڵەتێکی ترمان هەیە کە ڕۆژنامەنووسێکە بە هۆی ژمارەیەکی موبایلی دیاریکراو کرد لایەن خۆمان و نووسراوە و پارێزراوە هەڕەشەی کوشتن و ترس و تۆقاندنی ئاراستە کراوە.